سەیف عەباس ئەو پیاوەی حکومەتی شەرمەزار کرد. پۆلیسێکی عێراقی کە لە ڕیزی هێزەکانی سوپای ئیتیحادی خزمەت دەکات توانی 25 خانوو بۆ هەژاران و بە سەرپەرشتانی پارێزگای بابل دابین بکات لە ڕێگەی ئەنجامدانی پرۆژێکی خێرخوازی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەم پۆلیسە ناوی سەیف عەباس کەتووفە لە مانگی ئەیلولی ساڵی 2019 دەستی کردووە بە ئەنجامدانی پرۆژەیەک بە ناوی پرۆژەی خێرخوازی هەزاری. لەبارەی پرۆژەکەیەوە ئاماژەی بەوەدا کە ئەو هەر کاتێک کەسێکی هەژار یاخود بێسەرپەرشتی دەبینی کە لەسەر شەقامەکان و سوچی کۆڵانەکاندا دەمانەوە ئەوە هەستی بە خەمباریەکی زۆر دەکرد. بەڵام دواتر ئەو بیرۆکەی بۆ دێت کە لە ڕێگەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بتوانێت کارێک بۆ ئەو کەسانە بکات. سەرەتا سەیف بیرۆکەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەخاتە ڕوو. بیرۆکەی پرۆژەکەش بەو شێوەیە بوو کە کەسەکان بەڕەپارەیەک ببەخشن، ئەویش لە 75 سنتەوە دەستی پێ دەکرد کە دەکاتە 1000 دیناری عێراقی. دواتر ئەو بڕەپارەیە لە دابینکردنی خانوو بۆ هەژارەکان تەرخان دەکات. لە ماوەی ئەو چەند ساڵەدا تا دەهات ڕۆژەکەی گەورەتر دەبوو. لە دەرەوەی عێراق و لە ناوخۆی عێراقیشدا پاڵپشتی لێ دەکرا، بڕەپارەیان بە پرۆژەکەی دەبەخشی. سەرنجام لەم ساڵدا سەیف توانی 25 خانوو ئەو کەسانی هەژار و بێسەرپەرشت لە پارێزگای بابل دابین بکات. لە 26 نیسانی ساڵی 2022 ئاهەنگی کردنەوەی ئەو کۆمەڵگە نیشتەجێبوونەی کردەوە. لە گرتە ڤیدیۆیەکدا لە ژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوێتەوە. ئەوەش بۆ ئەوە بوو کە بیسەلمێنێت پرۆژەکەی سەربەخۆ بووە، لەلایەن هیچ لایەنێکی سیاسیەوە پاڵپشتی نەکراوە، یارمەتی هیچ کەسایەتێکی سیاسیشیان قبول نەکردووە. ئەم پرۆژەی سەیف کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. چەندین کەسایەتی بەناوبانگ پاڵپشتی خۆیان بۆ دەربڕی، هەندێکیشیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ستایشی کارەکەیان دەکرد. یەکێک لەو کەسایەتیانەش نووسەر وەدیع قاسمی بوو کە لە ڕێگەی هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ستایشی پرۆژەکەی سەیفی کرد. لە هەمان کاتیشدا ئەو پرسیاری لە خەڵکی و لە حکومەت کرد چی دەبوو ئەگەر حکومەتی عێراق هەستێت بەکردنەوەی پرۆژەیەکی هاوشێوە لە ژێرناوی پەترۆ دۆلار و بیداتە کەسانی وەک سەیف و ئەو شێوەکانی.